هەلومەرجی فەرهەنگی کوردستانی ئێران لە سەردەمی نوێدا لە بەردەم گۆڕانکاری گەورەدایە و ڕۆژانە لە نزیکەوە ڕوبەڕووی تێکەڵبوونی شێوەژیانی مۆدێڕن لەلایەک و هاوکات جێبەجێبوونی فەرهەنگی هاوتەریبی نوێ لەلایەکی تر و لەم بارودۆخەدا کوردستان کە خاوەنی مێژوویەکی کۆن و ژێرخانێکی گرنگی فەرهەنگیە لە بەردەم گۆڕانکاریەکاندایە. بێگومان نەبوونی پلان و لەبەرچاو نەگرتنی دۆخی کورد لە مامەڵە جیهانی و ناوچەیەکاندا پرسی فەرهەنگ و شوناسی کوردەواری تووشی مەترسی دەکات و لە نواندنی شوناسی خۆیدا تووشی بێگانگی و جێگربوونی وەزعەیەکی نەخوازراوی فەرهەنگی دەبێت. لە سەردەمی سەردەستبوونی میدیا و تۆڕە کۆمەڵایەتیەکاندا فەرهەنگە بندەست و ناچالەکەکان لە نێو فەرهەنگی جیهانی و ناوچەییدا لە مەترسی خنکاندان، بۆیە خەمخۆرانی فەرهەنگ و چاندی کوردی لە هەوڵدان بە چالاکی و داڕشتنی ڕەوتێکی جیاواز هەڵمەتی زیندووکردنەوەی فەرهەنگی هاوتەریب لە سەردەمی نوێدا ڕێک بخەن. ناوەندی بەژین لەم ڕێڕەوەدا وەکو لایەنێکی بەرپرس لە ئاستی فەرهەنگ و هونەردا خۆی ڕێک خستووە و ساڵانێکە خۆبەخشانە خەریکی چالاکیە. ناوەندی فەرهەنگی هونەری بەژین ناوەندێکی خەڵکیە کە لە ساڵی 1383 هەتاویدا بە مەبەستی چالاکی و کاریگەری لە بواری فەرهەنگ و هونەری کوردستان بەگشتی و ناوچەی مەریوان و دەوروبەر بە تایبەتی دامەزراوە و لەم ڕەوتەدا بەشدار بووە. کار و چالاکیەکانی ناوەندی بەژین لە سێ ڕەهەندی گشتی پێک دێت: چالاکی لە بواری فێرکاری، چالاکی لە بواری بەڕێوەبردن و ڕێکخستنی بەرنامەکان، چالاکی لە بواری بەرهەمهێنانی فەرهەنگی و هونەری. هەر تاکێک لە ئەندامانی کۆمەڵگا خوازیار ببێت دەتوانێت لە ناوەندی بەژیندا بەشدار ببێت و لە یەک یان چەند بەشدا چالاکی هەبێت. چالاکی لەلایەن ئەندامانەوە بە شێوەی خۆبەخشانە ئەنجام دەدرێت و هەموو ڕۆژێک ئەندامەکان لە بنکەی سەرەکی ناوەندی بەژیندا کۆ دەبنەوە و کارەکان ڕێک دەخەن. لە هەر بوارێکدا کە پەیوەندی بە یاسا و پەیڕەوی ناوەندی بەژینەوە ببێت، کومێتەی تایبەت دامەزراوە و ئەندامان لە کومێتەکان هەفتانە کۆ دەبنەوە و چالاکی دەکەن. بەشی فێرکاری پەروەردە لە ناوەندی بەژین دەورێکی بەرچاوی لە چالاکیەکاندا هەیە و بەردەوام لە بوارە جیاوازەکاندا خولە فێرکاریەکان بەڕێوە دەچێت. ناوەندی بەژین بەرپرسانە لەم بارەوە هەڵسوکەوتی کردووە و گرنگی بە چۆنیەتی و ئاستی پۆلەکانی فێرکاری داوە بە جۆرێک کە زۆرینەی خولە فێرکاریەکان لە مامۆستایانی زانکۆ و هەروەها پسپۆڕانی پەیوەندیدار کەڵک وەرگیراوە. خولە فێرکاریەکانی بەشی هونەری: خولی فێرکاری شانۆ، خولی فێرکاری مۆسیقا، خولی فێرکاری نیگارکێشی، خولی فێرکاری وێنەگری، خولی فێرکاری گرافیک، خولی فێرکاری شانۆ بۆ منداڵان و خولی فێرکاری سینەما. خولە فێرکاریەکان لە زانستە مرۆڤیەکاندا: خولی فێرکاری فەلسەفە، خولی فێرکاری ڕێڕەوی توێژینەوە، خولی فێرکاری مێتۆدی مێژوونووسی، خولی فێرکاری قوتابخانە هونەریەکان، خولی فێرکاری چیرۆکنووسی، خولی فێرکاری ڕەخنەی ئەدەبی، خولی فێرکاری فەلسەفە بۆ منداڵان،
خولەفێرکاریەکانی بواری زمانی کوردی. بەڕێوەبردنی بەرنامەگشتیەکان شان بەشانی چالاکیە ناخۆییەکان و خولەفێرکاریەکانی بەژین ڕەهەندێکی تر لە چالاکی ئەندامان بەڕێوەبردنی بەرنامەگشتیەکانە. هەر کام لە بەشەکانی ناوەندی بەژین لە بواری خۆیدا سمینار، کۆڕ، کۆنگرە و پانێلیان بەڕێوە بردووە. لەوانە سمیناری شانامەی کوردی، کۆڕی فەرهەنگی کتێب خوێندنەوە، بەرنامەکانی ڕۆژی جیهانی منداڵان، فستیڤاڵی وێنە بە مۆبایل، کۆڕی شێعر خوێندنەوە، کۆڕی لێکدانەوەی فیلم و شانۆنامە، دانیشتنەکانی تیۆریەکانی ڕخنەی ئەدەبی، هەروەها لە درێژەی چالاکیەکانی کومێتەی توێژینەوەی ناوەندی وەژین بەڕێوەبردنی پانێل و دانیشتنی زانستیە کە هەر لە بنکەی بەژیندا بەڕێوە دەچێت. لەم دانیشتانەدا داوا دەکرێت لەو کەسانەی تزی ماستەر، دکتۆرا یان هەر توێژینەوەیەکی زانستی تریان بە تایبەت لە بواری زانستە مرۆڤیەکاندا بەرهەم هێناوە بۆ خوازیاران بخەنە بەرباس و لێکدانەوە. یەکێک لە گەورەترین چالاکیە فەرهەنگیەکانی ناوەندی بەژین و ناوچەکە بەڕێوەبردنی کۆنگرەی مۆسیقای هەورامی و ڕێزگرتن لە مامۆستا عوسمان هەورامی بووە کە لە ساڵی 1391 هەتاویدا بەڕێوە چوو. ئەم کۆنگرە لە ئاستی نەتەوەیی و بەرفراواندا و بە بەشداری مامۆستایانی و کەسایەتیە بەناوبانگەکانی بواری فەرهەنگ و هونەردا بەڕێوە چوو. لە کۆنگرەکەدا هەوڵدرا ئاوڕێکی زانستیانە و جددی لە هەورامان بە گشتی و هونەری مۆسیقا و مامۆستا عوسمان بە تایبەتی بدرێتەوە و لە ناساندنی شۆناسی هونەری هەورامان و کەسایەتی مامۆستا عوسمان کاریگەری هەبێت. هەروەها یەکەمین خەڵاتی ساڵانەی ناوەندی وەژین، خەڵاتی بەڕووی زێڕین لە کۆنگرەکەدا پێشکەش بە مامۆستا کرا. کۆڕی شەوی یەلدا یەکێتر لە داهێنانەکانی ناوەندی وەژینە کە خوێندنەوەیەکی جیاواز و نوێ بۆ مێژووی کوردستان و زاگرۆس و هەروەها گرنگیدان بە دابوونەریتی مێژووی ئەملانکەیە بووە. شەوی یەلدا وەکو میراتێکی گرنگی مێژووی و هەروەها هێمایەکی کۆن لە نێو دانیشتوانی زاگرۆس لەلایەن بەژینەوە بەرز ڕاگیراوە و جیاواز لە دابوونەریتی نێو بنەماڵەکان کۆڕێکی تایبەتی لەو شەوەدا بەڕێوە بردووە. هاوکات هەر لەو کۆڕەی شەوی یەلدادا خەڵاتی بەڕووی زێڕینی بەژین پێشکەش بە یەکێک لە چالاکان و دڵسۆزانی فەرهەنگی کوردەواری و زاگرۆس دەکرێت. لە کۆتاییدا شایانی باسە کە ناوەندی بەژین ناوەندێکی سربەخۆیە و تا ئێستا هەموو پێداویستی و کارەکانی لە نێو خەڵک و ئەندامان و لایەنگرانی فەرهەنگدا دابین کردووە و چاوی لە پەرسەندنی ئاستی فەرهەنگ و دواڕۆژێکی گەشە بۆ وڵاتەکەمان.